بتوانین لەگەڵ ئێوەش زانیاری وەرگرین لەگەڵ کاکسیامە ڕزگا کە بەڕێزە لای من میوانە زۆر بەخێر بێ بیانی باش سپاس بۆ ئامادەبوونە زۆر بەخێر بێ. پەرگلایدەر لەکەیەوە لە عێراق و لە کوردستانە ئەم وەرزشە زیاتر پەرەی سند و بڵاو بۆ؟ بەڵێ بۆ یەکەم جار مامۆستا جەبار فەتاح فڕینی ئەنجامدا ساڵی 1990 بوو. بەڵێ دوای ئەوە لە ساڵەکانی 2010 و دە بەدواوە وردە ینی فڕۆکەوانی سلێمانی دروست بوو، کۆمەڵێک کەس بوون لە سلێمانی و شتەکە سەریاڵە لە ینی فڕۆکانی سلێمانیەوە یەکەم کەسیش مامۆستا جەبار فەتاح بوو. کوردستان زۆر گونجاوە بۆ وەرشی پەرەگلایدەر، ناوچەیەکی شاخایی و زۆر جوانمان هەیە، زۆر گونجاوە. تایبەتمەندی ئەم وەرزشە چییە کاکسیامە؟ بەڵێ وەرشی پەرەگلایدەر وەرشێکی سەرکێشیە تا ڕادێک، وەرشێکی بەس زۆر سەلامەتە لە پاڵەوەی کەوە سەرکێشیە وەرشێکی زۆر سەلامەتە. باش گاڵی سەرکێشیە مەترسێکی لە چیایە؟ بەڵێ ڕاستە فڕینە بەڵامی تر خۆ بێ کۆمەڵی مەرج و تایبەتمەندی هەبێت کە تۆ بتوانی بیگریت. خۆی چێژەکەی لە سەرکێشیەکەیە، وەرشە سەرکێشەکان دایم خۆشترات خەڵک بە چێژۆینەکەات. پەرەگلایدەر بەس بۆ فڕین نییە، یعنی بۆ چێژوەرگرتنە لە سروشت بینینی سروشتە لە بەرزێکی زۆرەوە، وەرگرتنی ئۆکسجینێکی پاکە، بەرزبوونەوەی تواناکانی ئەو کەس هەیە کەوێ بە فڕۆکەوان کەوێ بە یاریزانی پەرەگلایدەر، هەستی کاردانەوەی بەهێزە بێت، هەستی بەرپرسیارەتی زیاد دەکات، هەستێکی کۆمەڵایەتی زۆر باشە بۆ دروستە بێت. تۆ لە ڕێم وەرشەوە کۆمەڵێک کەسەناسی هەرێک لە شارێک هەرێک لە وڵاتێک لە کاتی پاڵەوانتەکانە سەفەری دەروی وڵاتێک بۆ پاڵەوانتەکان. باشە ئەم وەرشە هەموو کەسێک دەتوانێت ئەنجامی بە مەبەستمەوەی هەموو تەمەنەکان دەتوانن ئەنجام بێت؟ تەمەنی یاسایی لە دوای 18 ساڵەوەیە. بەڵێ و بۆ کۆتایی تەمەن ڕێنجێک نییە، بەڵام بە شەرتێک ئەو کەسە لە ژێر مەرجی تەندروستیا بێت، بینین و بیستنی باش بێت، توانای فکری و جەستەیی باش بێت، تەندروست بێت. کۆمەڵی مەرجیکەمان هەیە، نابێت نەخۆشی درێژخایانی هەبێت، ئەبێت لێدانی دڵی تەواو بێت، زەخت و شەکری نەبێت، لە ڕووی جەستەییەوە تا ڕادێک ئەندامەکانی لەشی تەواو بێت، مرۆڤێکی تەواو تەندروست بێت. باشە ئەم وەرزشە پێویستی بە چییە لە ڕووی جلوبەرگ و لە ڕووی پێداویستی و لە ڕووی سەلامەتیەوە پێویستی بە چێژ جۆرە جلوبەرجەکە؟ کۆمەڵی مەرجی سەلامەتیمان هەیە، وەک دەستکێش، کڵاو، ئانیشک و ئەژنۆ، باشە کۆمەڵیشتمان هەیە، بەڵام لەگەڵ هەر جۆرە وەرشێکیانە بۆ نمونە ئەم وەرشی ئەمە چەند بەشێکە. فڕینی ئاساییمان هەیە، بەڵێ پێکانی پۆینتمان هەیە. ئەمە فڕینی ئاساییەکەی بینیم. ئەمە فڕینی ئاسایی شاخی گۆیژەیە، سایتێکی زۆر جوانە. ئەمە خۆتیت؟ ئەوە خۆمم. باشە مانۆڕەکەین لەسەر شاخی گۆیژەین. باشە لەگەڵ سێرکردنی دیمەنەکانە پێم خۆشە باسیەوەمان بۆ بکەی پێش ئەوەی ئەم فڕینە ئەنجام بێ چی پێویستە، چۆن خۆت ئامادەکەی، چۆن بۆ نمونە ئێوە شتێکتان داناوە لەسەر چای گۆژە من ڕۆژێک سێرم کرد وەکو بڵێ پێوانەی باە دای ئاراستی با بەرەو چۆڕوە و ئامادەکاریەکان چییە کە بتوانیت کەشەکە لەبار بێ و هەڵبەی بفڕیت؟ بەڵێ کۆمەڵی ئامادەکاری هەیە ئەمە پێش فڕین ئەنجامین. یەک لەوانە پشکنینی هەواکەینەوە، ئاراستەی هەوا و خێرایی هەوا. باشە ئەمە زۆر مەرجێک سەرەکی لای ئێمە. دوای ئەوە پشکنینی بەشەکانی پەرەگلایدەرەکەمانەکەین، بزانین ئەحتیاتەکەمان مەزبوطە، پەڕۆشتەکەمان لاینەکانمان هیچ لاینێک لە لاینەکان ناڵۆسکاوە. کۆمەڵی پشکنین هەیە پێشەوەیکەین، دواتر دەسەکەین بفڕین. باشە مەرجی سەلامەتی ئێستا ئەمە تۆ بە ئاسمانەوەی بەڵێ دوور بێ یەکێ لە لاینەکانە تێک بچێت یاخود گرفتێ لە پانکەکە تا دروستکە چەند جۆرێکی جیاوازی. بەڵێ ڕاست. چی ئەکەن لەو کاتایەوە؟ ئێمە گەر کێشێکمان بۆ دروست بێت لە ئاسمان کۆمەڵێک دەورەمان بینی و دەوری سەلامەتیە. باشە چین لەسەر دەریاچەی ڕانیە ئەو دەورەمان بینیوە. ئەگەر باڵەکەمان تێکچێت لە ئاسمان دەورەی تایبەتمان بینیوە توانین چاکی بکەینەوە. ئەگەر چاکمان نەکردەوە ڕشتێکی یەدەکمان پێە، یاگە پاوانەکەمان لە ئیش بکەوێت هێلێکی سەلامەتیمان پێ کاتێک ئەگەر لەسەر ئاوین هێلەکێکی فلاتە بەڵام کەکەویتە ئاوە هێلەکە کەپسولێکی پێوەی ئەتەقێت و هێلەکە هەوای تێچێ بەوەش ینی ناچین ناژێراوەکەەوە. باشە
ئێستا بینی لەگەڵەوەی کە خۆتان ئەمۆشان جامێن خەڵکی ئاساییشێت لەگەڵتانە سەرەکەوێت بەڵێ ئەوێت چێش ببینێن لەو دیمانە ئەمە قورستر نابێ بۆ ئێوە ئەرکەکەیەوە قورستر ناکە خوتەر فڕینێکی ئاسایی هەر فرینێکی ئاساییە بەس کاتێکە و کەسە گرفتمان بۆ دروستەکە ئەگەر لە کاتی ئەو سەرەتا کە تەیکۆفەکەین کە سەرەتا فڕینەکەین ئەو کەسە پێڵین چەند هەنگاوێکە هاوکارمان بە جای وای کەسەکە دائەنیشێت ئەو جای وای گرفت دروستەکەیدا هیچ گرفتێکی بۆ دروست نابێت. باشە بینە سەر ئەو دەوراتانەی کە تۆ هەیە بەشداری کردووە دەورەی سەلامەتیە دەورەی فڕینە دەورەی جلوبەرگ و تایبەتمەندیەکانێتی ئەمانە تا چەند وای لە تۆ کردووە کە بتوانی بەشداری پاڵەوانێتی بکەیت و ئەو پاڵەوانێتیانی کە بەشداری کردوون کامانە پێمان خۆشە بەمان باسکەی. سەرەتا هەموو کەسێک پێویستە چەند پشکنی نێگەکەی بۆ تەندروستی خۆت یەک لەوانە کە زۆر زۆر زەرورە ڤیتامین دیە نابێت کەسە ڤیتامین دی کەم بێت. دوای دەوری سەرەتایی بۆ ئاسی سەرەتایی بۆ بیگینەر وەرەگریت فێری فڕین و نیشتنەوە ئەبیت وردە سەوات بەرزە بێتەوە دوای چەند فرینێک دوای 40-50 فرینێک ئەچیتە دەوری سەلامەتیەوە لەسەر دەریاچەی ڕانیا و دەورەمان بینی توانی بڕۆیتە دەروی وڵات یان توانی لە ناو خۆی عراق ئەو دەورە ببینی ئەوە بۆ سەلامەتیە بۆ تێکچوونی باڵە کاتێک کە تۆ لەسەر شاری باڵەکە تێکەچێ لایەکی دا ئەخرێت لاینێک لە لاینەکان تووشی کێشە ئەبێت بۆی بزانی چۆن مامەڵە لەگەڵ دۆخەکە بکەیت باشە چۆن لە دۆخێکی نەخوازرا و ڕزگارت بێ یان ڕۆژی لە ڕۆژان لەوانەیە هەورێک وات لێ بکای هێزی کێشکردنی زەوید لەسەر نەمێنێت و بەرز کاتەوە کۆمەڵی مانۆرمان هەیە کە توانین خۆمان لەو بارودۆخە نەخوازراوانە ڕزگار بکەین. باشە ئێوە چەند ڕێگەتان پێدراوە بەرز ببنەوە بۆ نمونە لە گۆژەوە کە بەرز بنەوە ماوەی بەرزبوونەوەتان چەند ڕێگە پێدراوە؟ کۆمەڵی شوێنمان هەیە وەک شوێنی نزیک فڕۆکەخانەکان ئەپروجی تاری لێ وەرەگیرێت ئەو شوێنانە قەدەغێ و نابێت بچینە سەر هێڵی ئەوان بەڵام وەکو شوێنەکانی کە بە شێوەیەکی گشتی ئاسمان هەمووی بۆمان هەیە بەڵام کۆمەڵێک هێڵمان هەیە بۆ نمونە لە شاخی گۆیژە هێڵی هەولێر تاران ڕێکی ئێمەیە بەڵام ئەوان لە 10,000 ئافرن ئێمە ناچینەوە بەرزەوە زۆر بەکەمێچینەوە بەرزەوە. من خۆم ساڵی پار بەرزترین فڕینم کرد لە سەراستی عێراق 4529 متر بەرز بوومەوە بە لەو کاتەشە تارە هەبوو لە ئاستی من بەس ئەو لە 10,000 بوو. باشە ئەم فڕینە کە ئەنجامێن ماوەی چەند بەسەر ئاسمانی سلێمانی و مێنەوە کاتەکەتان بەڵێکەوە خۆتانە ئەکەوێتە سەر خێرایی هەوا کاتەکەی باشترین کات بۆ فڕینی ئێمە هەواوێکی سووک و مامناوەندە لە بەیانیانە و لە ئێوارانە ئەگەر هەوا تۆزی زۆر بێ ئەمان هێڵێت و توانین زۆر بمێنینەوە زۆر باسمانەوە بین ئەتوانین مەوداشی پێ بڕین لە شارێک و بۆ شارێکی کە توانین بەبێ بزوێنەر بڕین. باشە کە پاڵەوانتیەکە بێت ئێوە کە پێتانەڵێنی تر پاڵەوانتیەک بۆ نمونە مانگیشی کە ئەنجامەدرێت تر لەسەر ئاستی هەرم بێ لەسەر ئاستی عێراق بێ خۆ ئامادەکردنەکەی ئێوە چییە؟ ئەکەوێتە سەر جۆری پاڵەوانتێکە ئەگەر پاڵەوانتی پۆینت بێ ئەچین لە گردێکەوە تەمرینی پۆینتەکەین لێدانی خاڵی سفرە تارگێتێکی 30 سانتیمە لێدانی خاڵی سفرە لە گردێکەوە ئەفرید پێشبڕکەی لەسەر ئەو تارگێتە یای لەو گرتەوە کە ئەفرێ بێ خۆت بێ لەو خاڵە ئەبێت لە خاڵی سفر بێ هەیە سفرێنێ هەیە 1 سانتیم هەیە 2 سانتیم. باش ئەمە ڕاهێنانەکانی چۆنە ئامادەکاریەکانی چۆنە بۆی کە بتوانیەوە بەدەستێنی جۆری باڵەکە دەورە بینێت باڵی پێکانی پۆینت جیاوازە لە باڵێک کە کرۆسکانتری پێەکەی لە باڵێک کە مانۆڕی پێەکەی حرکاتی پێەکەی یەکەم شتە بێ باڵەکەت بۆ پێکانی پۆینت گونجاو بێ باڵێکی خاو سەلامەت بێ لە برێکی زۆرە ستۆڵ نەبێ واتە هەوایتیانە مێن و کوێتە خوارەوە. باش ئێستا من لەم ورشە نازانم تۆزێ لە بەرزیشە ترسم ئەگە بمێ فێر بم ماوەیەکی زۆری یاخو چۆن ئەکەوێتە سەر حەزی خۆت بۆ وەرشەکە ئاستی زیرەکی دەورە بینێ و ئێمە بە خۆشحاڵیەوە من سکوڵێکم هەیە بەناوی سیان پاراگلایدینگ سکوڵ سەرەتا تیۆری شتەکان بۆ باسەکەین مێژووی وەرشەکە باشە جۆری ئەو قماشەی کە لێ دروست بووە جۆری ئەو لاینانە تۆ دڵنیا ئەبیتەوە لە هەموو ئەو بەشانی کە بەکاری هێنیت باشە ڕاستە بینیت بە ئاسمانەوە مەترسیدارە بەڵام کەچ ناو وەرشەکەەوە کە ڕێنمایەکان وەرەگریت تێگەیت کە وەشێکی زۆر زۆر سەلامەتە لەسەر ئاستی گیان یعنی بەداتا سێری بکە حادیسەی پەرەگلایدەر زۆر لە پاسکیل و ماتۆڕ و ئۆتۆمبیل و ئەوانە کەمترە
باشە باسی وت کرد کە بەدەلەوەی کە خۆت ورد شەوانێکی لەم بوارەیە چەند کەسی کەشت فێری ئەمەرشە کردووە تەنانەت یەکێک لەو کچانەی کە فێرت کردو توانیوێتی ئاستێکی باش لەسەر عێراقا بهێنێت کچان تا چەند خواستیان هەیە بۆ مەرشە کچان لە پێشترا خواستی کەم بوو بە حکمی ڕێگری و ترس و ئەوانە بەس بە خۆشحاڵیەوە من سۆز حەسەن یاریزانی منە لە فێرگەکەی ئەمە فێر بووە لە چەند هەفتەی پێشوە پاڵەوانتێکمان هەبوو لە سەراستی عێراق توانی پلی یەکەم لە سەراستی کچان بەدەست بێنێ خۆم پلی حوتم لە سەراستی عێراق بەدەستێنە ئەتر یاری فاوڵێکە تە دواوە لەسەر ئاستی 50 یاریزانیش هاتە 24مین نەفەرەوە ئەوە زۆر باش بوو ئێستا خەریکە وردە کچانیش تقریبا ناوە 4-5 کچی کەش هاتوونەتە پێشەوە خۆشحاڵیەوە چکە هیچ جیاوازێک لە بینی کچوان و کوڕانە نییە بۆ مۆشە بەڵێ باشە لە شارەکانی هەرێمی کوردستان پێم وایە هەڵکەوتی جوگرافی شاری سلێمانی گونجاوترە بۆ ئەم جۆرە وەرزشە چکە ناوچەی شاخاوی باشی هەیە کوێیکە بەدەر لە گۆژ و ئەزمەڕوانە کوردستان بە شێوەیەکی گشتی زۆر گونجاو بۆ مۆرشە شاخی باڵانبۆمان هەیە سروشتێکی زۆر جوانی هەیە قەرسەر دووکان کۆیە هەیبە سوڵتان کۆڕک بەس کۆمەڵی شوێن هەیە بە حکمیەوەی کە ئێمە بۆ نمونە هەرێکە و شوکارێکی هەیە زۆر ناتوانین یەک بگرین زۆر ناتوانین بگەین ئەوێ یان ڕێگەوبانەکەی باش نییە بەڵام هەڵکەوتی جوگرافیای شاخی گۆیژە و سایتی گۆیژە زۆر نزیکە زۆر باشە توانین لێ کۆبینەوە شارەکانی کەشەوە زۆر سەردانمانەکەن پێویستە ڕۆژانە ئەمە بەردەوام فڕین بکەیت و ڕاهێنان بکەیت لەسەری ئەگەر پاڵانتێکت لە بەردەم بێ پێویستە بەڵام ئەگەر ئەوە نەبێت تۆ هەر کاتێک حەزت لە فڕین بێت ئەتوانیت بڕیت و فڕین ئەنجام بیت باشە زۆر جارێمە باسی واکەین بۆ نمونە هەموو جۆرە وەرزشەکان پێویستی بەوەیە کە کەسێک ئەزمموی تایە وەربگرێت و کەسێک ترسی لە وەرزشەکە بشکێت ینی زۆر جارێمە پرۆگرامی ڕۆژێکی نوێ چەندین کچی مناڵ و گەنج و وەرشانمانێنەوەی و سەرەتا زۆر لە وەرزشە ترسام ڕاستە بەڵام کاچیتە ناو وەرزشەکەەوە بگرە خۆشەویستیت بۆی سیاکە ڕاست هیچ کاتێکە بۆ خوانەخواسە تووشی کەوتنێکت بکە تووشی پێکانێکت بکە ئەمەشە بووی کە لێ بیتە دو یاخود نەخێر هەموو کاتێ بەرەو پێشۆڕۆیت و حەزیژەکەی بەشداری پاڵاوانەتەکان بکەین خاڵێکی زۆر گرنگە ئەوەی بەڕێز ئاماژت پێدا هەموو وەرزشێک ڕێساوی یاسای خۆی هەیە تۆ ئەگەر پابندبی بە یاسا و ڕێساکانەوە لە دۆخێکی نەخوازراوە فڕین بکەیت ئامرازەکانی سەلامەتی بەکارنێنیت لە جەوەکە گونجاو نەبێت بۆ نمونە تۆ ڕۆژێکی زستانە مەسەڵەن حەزت لە فڕینە هەورەکە بینی هەورێکی کۆمەڵە میمبۆسە نزمە زانین بارانی پێ زانی هێزی کێشکردنی ئەو بەهێزترە لە هێزی کێشکردنی زەوی لەو دۆخانە نابێ فڕین بکەیت باشە وەکو دوایین پرسیارم هیچ پاڵەوانێتێک هەیە لە پێش خۆتی بۆ ئامادەکەی ئێستا هەبێت و بتوانی بەشداری تیا بکەیت بەڵێ بە خوشحاڵە پاڵەوانتی پێکانی پۆینتمان هەیە لە ساری لە شاری سلێمانی دەکرێت لە نزیکی عربەت باشە ئەو پاڵەوانتێ بۆ پێکانی پۆینتە 20 ڕۆژی داهاتوو شەڵاگەر کەشوهوا گونجاو بێ ئەو پاڵانتی ئەنجام بدرێت ئێمە دەستخۆشیت لەکەین سپاس بۆ ئامادەبوونە بە هیوای سەرکەوتن بە هیوای ئەوەشی کە ئەم وەرزشە مادام خۆت ئەزمموی تیاوەرگرتووە و خۆ دەتوانی بەباشی ئاوە لە پۆینتەکانە کار بکەیت هەر کەسێک ئارەزومەند بوو بتوانی هاوکاری بکەیت و فێری بکەیت دووبارە سپاس بۆ تۆ کاکسیان زۆر بەخێربی خۆشحاڵ سپاس بۆ تۆ